بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئێمە لە سنووری مەڵبەندی ئێمە پرۆسی دەنگدان کە بەڕێوە چولەسی ئەیلولدا جێگەی خۆشحاڵیە بە شێوەیە کە لیستی 1994 بەرەو پێشبوونی باشی بە خۆبینی سرەڕای تێبینی زۆرمان لەسەر پرۆسەکە، بەڵام لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 1994 سەرکەوتنێکی باشی بە خۆبینی و لێرەوە بە پێویستی ئەزانم کە سوپاسی سەرجەم دەنگدەرانمان بکەین کە لە سنووری ئێمە متمانە بەم لیستە بەخشی و سوپاس و پێدانیم هەیە بۆ سەرجەم خوشکان و برایانە سەرجەم ئۆرگانەکانی سنووری مەڵبەند کە مادوونە ناسانە هەوڵیاندا تێکۆشانیان کرد کۆششیان کرد بۆ سەرخستنی ئەم لیستەیە و بەتایبەتیش بریکارە بەڕێزەکانمان لە سنووری مەڵبەند لە سەرجەم بن کە وێزگەکان ئەوانەش جێگەی سوپاس و تەقدیرن، ڕاستی دەبێت لەبیر نەکرێن. من لێرەوە جارێکی سوپاسیان ئەەکەم. سەبارەت بە پرۆسی دەنگدانیش لەم سنوورێ دیارە ئێمە کۆمەڵی ئیسلامی بەڵێ کۆمەڵی ئیسلامی دەنجی زیاد کردووە، بەڵام تێبینی زۆرمان خودی پرۆسەکە هەیە، بەڕاستی لەسەر ئاسی پێویست نەبووە، لە چەندین ڕۆ پێشەلکاری کراوە، هەر لە تۆماری دەنگدەران لە ڕێخستنی بنکەکان لە کارمەندانی کۆمیسیۆن هێزە ئەمنیەکان بەڕاستی مووقیفیان خراپ و لە ئاسی پێویست نەبوون، لایانی پەیوەندیدار پەیوەندیمان پێوە کرد لە ئاسی پێویست نەبوون، فشاری زۆر هەبوو، جۆرا و زۆر هەبوو و بەڵگشمان لە بەردەستدا کە چۆن خوڕوقات و پێشەلکاری بەرامبەر ئەم پرۆسەیە کرایە جێگەی داخە ئەگەر بێت وەکو خۆی کرابایە بە شێوەیەکی یاسایی و قانونی کۆمیسیۆن کە دەری کردووە ئاوە ڕۆیژ بایە، دڵنیام کە دەنجی ئێمە زۆر لەوە زیاتری ئەکرد. ئەمە جێگەی داخە هیوادارم کە هەم خەڵکان لە ئاسی پێویستدا بن لە ڕووی هۆشیاری هەڵبژاردن و هەم لایانی پەیوەندیدار بەتایبەتیش دووبارەی ئەەکەم و هێزە ئەمنیەکان بەداخەوە لە ئاسی پێویست نەبوون، ئەوانش هۆکارێک بوون لۆ خوڕوقات.